بینەرانی ئازیز سڵاو هاتینەوە خزمەتتان تا لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێەوە ڕۆبچینەوە ناوناخی مێژوویەکی دووری شار و وڵاتەکەمان. ئەوەی دوێنێ ڕوویداوە لە میانی وێنەوە بۆ ئێوەی بینەری خۆشەویستی بەرنامەکەمانی بجێڕینەوە. بەرنامەی ئەم جارەمان وردبوونەوەیە لە مێژووی سەربازی بەپێی ئەو وێنانەی کە میوانەکەمان لەگەڵ خۆی هێناونی تا بزانین لە سەرەتاوە لە ناوشاری سلێمانی کێ بوون ئەو منەوەرانەی کە بۆ یەکەم جار بیریان لەوە کردوتەوە کە لە بواری سەربازیە بخوێن و ببنە خاوەنی بڕوانامە. ئایا بۆ ئەوە بووە تەنیا ببن بە ئەفسەر و بژێوی خۆیانی پێ باش بکەن یان پاڵنەری نیشتیمانی نەتەوەی لە پشت ئەم خوێندنەوەیە بووە؟ ئایا ڕای ئەو دەوڵەتانی کوردستانیان بەسەردا دابەش کراوە لەسەر ئەو خوێندکارانە چی بووە کە پەیوەندیان بەو جۆرە کۆلێژانەوە کردووە؟ پرسیارێکی زۆر گەوهری تریش دروست دەبێ، ئەویش ئەوەیە ئەو کەسانەی لەو بوارەدا خوێندویانە و بوون بە ئەفسەر خێریان بۆ گەلەکەیان داوەتەوە یان ئەوانیش بوونەتە مایی نەهامەتی بۆ کورد. میوانی ئەم جارەمان لە ڕۆژی 1 ساڵی 1953 لە گەڕێکی گۆژە لە شاری سلێمانی لەدایک بووە لە باوکێکی بازرگانی قماش بە ناوی شێخ قادر بەرزنجی و لە دایکێک کە ناوی فاتمەخانی مەلا مستەفای سەفوەتی کوڕی مەلا ڕەسوولی دێلێژەیە. لە ساڵی 1960 چۆتە بەرخوێندن و دوو مەکتەبی سەرەتایی کردووە بە ناوی مەکتەبی گوڵاڵە و مەکتەبی سەورە. ساڵی 1970 قۆناغی ئامادەیی تەواوەکاو لە کۆلێژی یاسا لە بەغدا وەردەگیرێ و ماوەی 6 مانگ دەوامەکا و پاشان پەیوەندی بە کۆلێژی سەربازیەوە دەکا کە ئەو کاتە ئەو کۆلێژە لە ناوچەی ڕۆستەمی بەغابێ. لە ڕۆژی 6 کانونی دووەمی ساڵی 1974 بە پلەی ملازمی دوو کۆلێژ تەواو دەکات. لە ڕۆژی 11 ساڵی 1970 لەگەڵ خاتوو سروە عومەر حاجی عەبدوڵڵا پێنجوێنی هاوسەری دەکات و دەبنە خاوەنی کچێک بە ناوی پەرێز و کوڕێکیش بە ناوی وەرزێر. ئەم بنەماڵەیە لە بنەچەدا لە ساداتی بەرزنجەن لەنەوەی شێعیسای بەرزنجە. بە نزیکەی 50 ساڵ پێش لە دایکبوونی میوانەکەمان بنەماڵەکەیان دێنەگەڕێکی مەڵکەندی لە سلێمانی. لە ساڵی 1992 بە پلەی عەقید پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە دەکات. ساڵی 1997 تا 2006 دەبێتە فەرماندەی کۆلێژی سەربازی لە قەلاچوالان. 2006 بڕوانامی ماستەر لە توێژینەوەی استراتیجی بۆ ئاسایشی نیشتیمانی بەدەست دێنێ. 2007 بە پلەی لیوا دەچێتە سەرۆکایەتی ئەرکانی سوپای عێراق و 2009 دەبێتە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی سەرۆکۆماری عێراق و هەتا ئێستاش بەردەوامە. لە 6 کانونی دووەمی 2010 پلەی سەربازی دەبێتە فەریق. میوانەکەمان شانازی بۆ واکە کە هەمیشە داکۆکیکاری سەربازی کورد بووە لە سوپای عێراقدا. باز لەو ئازارانەکە کە کاتی ئەفسەر بووە لە سوپای عێراقیدا سەبارەت بەو ڕەفتارە فاشیستانی کە بەرامبەر بە کورد کراوە. میوانی ئەم جارەمان فەریق سەروەر قادر عەلیە و بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک بەخێراتن دەکەین. سپاس بۆ ئێوەی بەڕێز. بەخێر بێ کاک سەروەر. زۆر سپاس دەکەم کاگات. بەرنامەکەمان بەرنامەیە کە وەکو هەموو دانیشتێکی میوانناری ئاسایی دوور لە هەموو مێشە گوشینێک بۆ زانیاری ئەوەی کە قساکە لێرە تەنیاوێنەکان قساکەن. ئەجا من ئەمەوێ باسیشی ئەوە بکەین کە سەرەتا بنەماڵی ئێوە نازناوەکەتان بەرزنجیە. بەڵێ. چۆن ئێوە لە بەرزنجا گەورە بوون و ئەم بنەماڵێ دروست بوو و چۆن هاتوونەتە سلێمانی؟ بەڵێ. طبیعی بەرزنجە بنەماڵی بەرزنجە ناسراوە لە عێراق و لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و حتا لە جیهانیشە کە ئەمە ساداتن وانەوەی حەزرەتی عەلی کوڕی ئەبی تاالبن. حەزەکەم پێشەوە باسی بەرزنجە بکەم. بەرزنجە تاریخی ئێمە گەڕێتەوە بە پیرە گەورەمان سەید یوسف کوڕی سەید مەرسوور کوڕی سەید عەبدولعەزیز کوڕی سەید عەبدوڵڵا کوڕی سەید ئیسماعیلی موحەدث کوڕی ئیمام موسای کاظم لە بەغا ئەبێت یەکێک لە منەوەرەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە بێ. کاتی هجومی هۆلاکۆ بۆ بەغا ساڵی 1258 میلادی بەرامبەر 656 هیجری سەید یوسف بەرەو ئێرانە ڕاتەوە چێتە هەمەدان. لەوێ خوشکی بابەتاهری هەمەدانی هێنێت. بابەتاهری شاعیر. بەڵێ شاعیر. ئەو کوڕی ناو ئەنێ بابە عەلی. بابە عەلی هەر لە هەمەدان ئەمێنێتەوە 3 کوڕیان ئەبێت دوای ئەوەی کەوا ژنەیانە. یەکەمان سەید محەممەدە
سید محەممەد دەچێتە ئەفغانستان یەکێ لە نەوەکانی جەمالەدینی ئەفغانیە هەروەها سید موسا و سەوە ئیسا لەوێ ئەبن هەتا ئەچن بۆ حەج کە لە حەج ئەگەڕێنەوە لە ناوچەی بەرزنجە لا ئەدەن لەوێ شەو بە گوێرەی ئەو سەرچاوانەی کتێبەکەی مامۆستا مەلاکەریمی بیارە مەلاکەریمی مدەڕس و هەروەها سەرچاوەکانی گا کە باز دەوە ئەکەن خەو ئەبێنن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەبێنن لە خەوە هەردووکیان پیانەڵێ ئێوە ناگەڕێنەوە زۆریەی ئێوە لێرە ئەبێنەوەکانتان لێرە مزگەوت دروستەکەن ئەو مزگەوتە تا ئیسا کە ئەوان دروستی ڕۆ لەو ساڵەوە تا ئیسا ماوە شوێنی پیرۆزە و هەروەها زیارەتی خەڵقانی سلێمانی و خەڵقانی کوردستانە کە ئەچن بۆ ئەوێ لەوێ ئەبن و شێخی منتیقەکە کە شێخ خالدی کاژاو ئەبێ بەمە ئەزانێ بێتە ئەو شوێنەکەەوە دوو کەسی غەریب هاتوون مزگەوت دروزەکەن لێرەشە بازەکرێت کە ئەمان چۆن شتێن کەرامەتیان هەبووە چۆن ئەو دیوارەی دروستیان کردووە جوڵاو بەرامبەر ئەو شێخ خالیدە و هاتووە دەستی ماچ کردوون لێرە ئەمێننەوە شێخ موسا کەبرا گەورە ئەبێ هەر لەوێ ژنە هێنێت خوشکی شێخ خالدی کاژاو بەڵام لە منتیقەی ئاغجەلەر کە چێ بۆ ئیرشادی دینی بۆ بڵاوکردنەوەی دینی ئیسلامی و بۆ زیاتر پتەوکردنی ئەو ئاینە پیرۆزە لەوێ شەیی دەکرێت سێی ئیسا براژنی خۆی ئەهێنێت دوانزە کوڕی ئەبێ خوشکی خالیدی کاژاو بەڵێ هەر ئەوەی کە ژنەکەی شێخ موسا کە براژنی بووە بەڵێ لێرە دوانزە کوڕە ئەی بێت یەکەمیان سید عەبدولکەریمە ئێمە زۆربەی ساداتی بەرزنجە ئەچینەوە سەر سید عەبدولکەریمی کوڕی سێ عیسای بەرزنجە هەروها سوڵتان ئیسحاقە کە باپیری کاکەیەکانە سەی سادقە سەی سایاقی ئیستا وە زۆرن لەو منەوەرانەی کە ئەو وەختە هەبوون بەڵێ سێ عیسایەتە لەم ناوچەی ئەمێنێتەوە ئیسا ساداتی سلێمانی هەموو بە کاگەحمەی شێخەوە شێخ مەحموودەوە ئەمانە ئەولای شێخ ئەحمەی غەزائین منتیقەی شێخ اسماعیلی ولیانی کە برای شێخ محەممەی نوێدێ کوڕی شێخ عەلی هۆنگەریانەیە شێخ ئەحمەی غەزائی لەوانە و هەروها شێخ حەسەنی گڵەزەردە کە منتیقەی گڵەزەردە بەڵێ هەر لەوێ شێخ محەممەد سوور و زۆرن ئەوانە کە گەڕێنەوە بۆ شێخ محەممەی کوڕی شێخ عەلی هۆنگەریانە ئێمە خۆمانەچینەوە سەر شێخ اسماعیلی برای شێخ عەلی هۆنگەریانە کەمانە هەموو حەڤە کوڕ ئەبن لە کوڕەکانی بابڕەسووڵی گەورە کە باپیرەی هەموو ساداتی بەرزنجەیە ئەمە تاریخی بەرزنجەیە کە لەو وەختەوە بوو هەتا ئیسات ئەو شوێنە ئێوەکەی هاتنە سلێمانی بەڵێ ئەوە ئاماژەدا کە من ئەوەی تاکیدم کردەوە ئێمە طبعاً باوکم پێش ئەوەی دایکی ئێمە بێنێ مناڵی هەبوو ژینێ ناوە لە بەرزنجە باوکم بە تەمەن بوو بەڕاستی لە دایکم زۆر گەورەتر بوو ئەمە ژوێنێکی باوکتە بەڵێ ئەوە وێنەکەی باوکمە بەڵێ ئەو دوای ئەوەی کە سێ کوڕ دوانی ئەمنسیانیان ئەمێنێت تاکە ئەو دوایە شێخ ئەحمەد شێخ حامی شێخ موحسین وەروەها چەند خوشێکم هەبوو ڕەحمەخان حەلاوەخان و ئامینەخان ئەمانە هەمووان ئیسا کە ماوە تەنها ئامینەخان ماوە باقی ئەمری خۆیان کردووە لە بەرزنجەوە لە چلەکانە من ئەو هینەی کە باسم کرد پێش 50 ساڵ چلەکانیەتە سلێمانی بەڵێ چلەکانیەتە سلێمانی ژنی یەکەمی هەر لە ساداتی بەرزنجەیە دایکی ئەو برا خوشکانەی کە باسم کردن ئەو کە ئەمری خواکە ئیتر قسمت دایکی منە هێنە کە کچی بەلا مستەفا سەفۆتی حەج مەلا ڕسوول دایکیش لە 52 طبعاً من مواڵدی 53 ئەوان لە 52 هاوسەرگیری بەڵێ جەنابیشتان نۆبەرەی یەکەمن لە دایکەوە بەڵام بۆ باوکە نۆبەرە نیت نۆبەرن بەڵێ ڕاستە فەرمی فەرمووت دایکیشە کچی با بڵێن مەلا مستەفای سەفۆت ئێمە ئەم وێنەی دایکتمان هەیە مانوێ پیشانی وینەرانی خۆشەویستی بان چەند وێنەی تریشمان هەیە بەڵێ ئەمە دایکتە بەڵێ فاتمە خان کەی وەفاتی کرد دایکم لە حوتی سەی 2001 وفاتی کرد ئەی باوکێ باوکم ساڵی 72 وفاتی کرد وفاتی کرد بەڵێ ڕاستە فەرمی لە ئەلبومی بەڕێستا وێنەی ناوازە زۆر هەن من حەز دەکەم بینەرانی خۆشەویست زۆربەی زۆری ئەو وێنانە ببینن ئەم وێنەیان چییە مامۆستا کاک سەروەر بەڵێ ئەوە باپیرمە مەلا مستەفای سەفۆت هەر لە ماڵی خۆیانە لە سەرکاریەز ئەوە منم 3 ساڵ و نیوەم یاسینشم ئەوەی کە دیجاشەکەمەتی یاسینی برامە 6 مانگە ئەمەش کاک یاسین بەرزنجی کاتە ساڵی 1950 هونەرمەند یاسین قادر بەرزنجی برات بەڵێ ئەوە وێنێکی ئەویشمان دەستکەوت بە 6 مانگی بەڵێ تەمەند درێژ بێ هونەرمەندێکی سەرکەوتووە و لێرەوە ئێمە ڕێز و خۆشەویستی و سڵاوی بۆ ئەنێرین ئەم وێنەیەش هەر وێنەیەکی جوانە وێنەیەکی خێزانیە ئەمەیان ماڵی خۆتانەیە ئەمە شەر ماڵی باپیرمە هەر لە سەرکاریەز ئەوە شەرمنم لەوە ئەچێ هەر لەو ئەمەیان جەناتی لەو ڕۆژانەیە گیرابێ ئەمەش بەسێکی جوانەوە ڕەحمەتی دایکتە بەڵێ ئەمەش هونەرمەند یاسین قادر بەسچی ئەمە وێنەیەکی ترە
هەر لە وێنە جوانەکانی ناو ئەلبومەکەی جەنابێت. بەڵێ ئەوە منم ئەوە دیارە چەند مانگێکم ئەو وێنەیە لە ماڵی مامی دایکم حاجی مەلاحمەی حاجی مەلا ڕەسوول کە مفتی خانەقین بوو ئەوە خانەقینە لەوێ گیراوە. ئێوەش چوون بۆ خانەکە؟ ئێمە چوین سەردانمانەکردن. بیرنەچیە هەر لەسەر ئەو کورسیە بەڕێز کاک فاروقی مەلا مستەفاش هاتە ئێرە و ئێمە لە خزمەت یاوی میوانەریمان کرد. ئەویش بە دوور درێژی باسی ماڵی شێخ ئەحمەدی مامی کرد. مەلاحمە بەڵێ مەلاحمەی مامی کرد کە وتی زۆر حەزم لەوە بوو لەبەرەوە باخ و باخاتی زۆر لێ بوو هەمیشە کە باسێوانە کرد کە ئەچین بۆ خانەقین ئەو زۆرم پێخۆش بوو. هەموو چوین بەڕاستی. بەڵێ ئەو کاتی جەناب لە دایک بوو ماڵتان لەکوێ بوو لە چ گەڕێکی؟ لە سابونکەران. لەکوێ گەڕێکی گۆچە سابونکەران لەکوێ بزڵ لای تەکیە ڕوتەوە مزگەوتی تەکیە ڕوتە مزگەوتی تەکیە ڕووت. بەڵێ تەنیش ماڵی عومەر بەگو حاجی دەریوەش عەبدولکەریم کە ئێستا هەر لەو پیاوەچەکانەوە حاجی شێخ محەممەدی خاڵۆزای باوکم ماڵیش حاجی شێخ ڕەزای مامەم هەر لەوێ بوون. ئەو ڕێزەماڵە تەقریبەن هەموو خزم بوون و زۆربەی بەرزنجەیەکانیش ماڵی شێخ کەریمی خەیات ماڵی شێخ مارفی ئایشەخان هەر مەشهور بوو لەوێ. ئەمانە هەمووی لەو منتەقەیە بوون. حتا ماڵی براکانم شێخ ئەحمەد و شێخ حامی لەسەر و خۆمانەوە بوون. ئەوان خانووی باشتریان کردبوو طبعاً. ئێستاش ماوە خانۆکانیان ماڵی شێخ حامی نەبێ فرۆشراو کراوە بە مجەمەعێکی ئەوە با بڵێن چەند شۆقەیەک ماڵی شێخ ئەحمەد هەر ماوە. فەرمووی باوکێ بازرگانی قوماش. بەڵێ دوکانەکەی لیچوە دوکانی یەکەمی پێشەوەی ئێمە لە دایک بین لە قەیسەری نەقیب بووە. هەر لای دوکانی سەلیم بەگەوە بەرامبەر وەسا عەباس خاڵی کاک مستەفا چەوڕەش کە خۆی کاک مستەفا بۆی باسکردەبی ئەو سەردەمە کە من نەبوومیان بەڵێ لەوێ بوون. براکانم کە لە دایکم نەبوو سەرۆکاریان کردو باوکیشم ئەو هەڕەتی ئەوە نەبووە زۆر پێبەوە یعنی تجارەتی باشی کردووە. دوای ئەوە بیرم بێت ئێمە هاتینە سەر قادرمەکان سەر و تۆفیقاغا کەریمەغا بەرامبەر کاک عەبدوڵڵای ساڵح قیروان لەوێ دوکانی بازرگانیمان هەبوو و ئەو ڕۆژانەشم بیرەکەوە کە یادگارێکە ئیسا شێخ لەتیفی شێخ مەحموود هات بۆ لای باوکم من مناڵ بووم لەگەڵ کاوە ڕەحمەتیان لێبێ هەمویان تۆ زیاری لەگەڵ من ناکرد و ئەم شتانە و دوایی ئەچوە لای تۆفیقاغادا ئەنیشت. ئەوە ڕۆژانێکی خۆش بوو بەڕاستی. ئەو ڕۆژانش کە باوکم لە بەغا هاتەوە بە فەردە قوماشی هێنا کاکم شێخ ئەحمەد ئەوە هات قوماشەکانی ئەکردەوە و بە جوملە یان بە گەسفرۆشی ئەیان فرۆش بۆ خەڵقانێکەوە. شێخ ئەحمەدی باشە هەر بازرگان بوو بەڵێ جادەی مەولەوی بوو ئەو لە جادەی مەولەوی بوو لە ئەسڵا یعنی با بڵێن لەگەڵ باوکشتا کاسبیە کرد ئەو کاسبێکە هەری خۆی یارمەتی باوکم بەڵام بڵێ دایمەن هاریکاری لە بەرەی باجی دایکەکەیکەم هەر فاتمەخانی ناو بۆویش. بەڵێ فاتمەخان کامیان برا گەورە بوون؟ شێخ ئەحمەد برا گەورە بوو. ئەو بەگەنجی مر باوکی کاک شێخ یوسف کە ئێستاش لە جادەی مەولەوی و هەر بازرگانی قوماشە لێرەوە خۆشەویستی بۆ کاک شێخ یوسفیش ئەنێری. ئەم وێنەیە چێن وە ئەم ڕۆژە چیەوە هەمووتان بە بەرگیشی جوانەوە زۆر دەوڵەمەدانە ئەمە ماشتێکمان لەمە بوو. بەڵێ ئەوەش هەموو تەبعاً مناڵ بووین. من بەڕاستی سەیرەکەم سەردار ماوەلیدی 63ە لەم وێنەیە هەر ڕەنگە 3 ساڵ بێت یان بۆ 4 ساڵ بێت. دڵسۆز ماوەلیدی 61 ئەوە تا لە تەنیشتی وەستاوە بەڵێ هەرو خوشکەشتانە لە دایکێ. بەڵێ تەحسین ماوەلیدی 59 ئەوەی بەڵێ ئەوەش منم لە ناوە ڕاستا و ئەوەش یاسینی برامە ماوەلیدی 56 ئەو وەختە ئەمە 66 یاسی 56 بەڵێ بەڵام بە ئێمە تۆ 60 کاک یاسین خۆشە زۆر خۆشەوە خوا بۆتان بیاڵێ. بۆنەکە چیەوە ئەم ڕسمەتان؟ وەڵا بۆنەکە هەمووی زیاتر دایکم زۆر ئیتیمامی پێداین. من هەروە هەرکو حەزی کردەوە کە ئەم وێنەیەمان هەبێ بە یەکەوە. ئەو وێنەیە لەو کاتەیە گیراوە بۆیە زیاتر ئەمەش یادگارێکی زۆر خۆشە بۆ ئێمە ئیسا ئەم وێنەیە بینی. ئەوە لەوانەیە ئەو بەهایی نەبوو بێ بۆ جەنابی یان بۆ کاک یاسینەوە بەڵام بۆ بەڵێ بەڵام ئێستا بەهایەکی زۆر گرنگی هەیە بە تایبەتی ئێمە لەم کاتە سوودی ئەفکاری زۆر جوانی هەبوو دایکم بۆیە تا ئێستا بیرەوەرەکانی زموویە لامان. بەڵێ ئەمە باسێکی وردی دایکتم بۆ بکەی کاک سەر. بەڵێ بەهۆی ئەوەی کە مەلازادە بوو خوێنەوار بوو. دایکم دکتۆر عیزەدینی خاڵم لە ماڵە دەرسی بەو بە پورەکانم وتۆ. دایکم خوێنەوار و بەهۆی ئەو مەکتەبەی ناو ماڵی باوکی خۆی کە دکتۆر عیزەدین مامۆستایە ئەیتوانی بنووسێ ئەینووسی بەڵێ کاغەزی ئەخوێنەوە ئەرقامی ئەنووسی هەموو شتێک بە شێوەیەکی زۆر باش. دایکم ئەو خوێنوارەیە کە لەو ئاسیا بێت کە لە ماڵەوە فێربوو بێ زۆر ڕێک و پێک بوو لە ئاستێکی باشا بوو.
جنابی شێقار خۆی خوێنواری هەبوو باوکم خوێنەواری نەبوو بەڵام حساباتی بەهۆی ئەوەی کە بازرگان بۆ ئەیزانی ئەو بمارەسە ڕقەمی ئەنووسی بەڵام دەفتەری قەرزەکانی ناو سلێمانی و بیرم چۆ باوکم لە قەرەگۆلی دوکانێکی کەی هەبوو فەرعی و خەڵقی ئەو ناوچانە بەهۆی ئەوەی کە ئێمە بەرزنجەین هەموو دەوروپشتی معمیلی بوون ئەمجا ئەمانە هەموو بە قەرز شتیانە برد دوای ئەوەی لە قەرزیان بە لەسەر حاصلات لەسەر حاصلات لە حاصلات تا قەرزەکەیان ئێهێنایەوە بۆمان بۆیە هەتا ئیسا من هەتا ئیسا شانازی بە ناسیاوی حاجی حەمەتالبی ئەوێ و منطقەی دەستکەرە منطقەی بەرپەلی دێرۆ کە لەگەڵ باوکم هاچوو من بۆ منووسی کاتبی بووم هەر لە ئیبتیدایی شا بووم ئەو قەرزانەیە سەنگەوە و هەروەها بینی چەند حیواناتێکمان هەبوو لەو دەیانە زۆرم پێخۆش بوو یعنی ئەوانشتان هەبوو ئەمانەشمان هەبوو ئەیتر باوکم خوێنەوارەکەی هەبوو بەڵام باوکم پیاوێکی بەڕاستی زۆر مسلمان بوو ئەهلی مزگەوت و ئەهلی تەقوا بوو کاسبێکەشی زۆر حەزی لە کاسبی خۆیە کرد بەڵام وەکو بڵێن خوێنەواریەک و ئاسی ئەوەی نەبوو باپیرم هەموو کە زەزانێت ئەوە زۆر بەڕاستی خوێنەوارێکی گەورە بوو باپیرم مەلا مستەفا لەگەڵەوەی کەمەلا بوو خەتیبی خانەقای مەولانە خالد بوو هەروەها مامۆستای زمانی عەرەبی بوو لە ثانەوی ئەو وەختە دەرسی ئەوتەوە وەکو مدەرس بەڵێ وەکو مدەرسی لۆغی عەرەبی وئیسا لە بیرەوەرەکان حەزەکەم ئەو نقطەیە بڵێم زعیم سدیق ناردی بە شوێن مەلاکانی سلێمانیە من مناڵ بووم لە سەرکارێز سیارەکەی خۆنار بە شوێن باپیرمان مەلا مستەفا کە بچێ ئیمزا بکە بۆ عەبدولسەلام پشگیری لە حکومە دەکەن بۆ ئەو قەتڵ عامەی کەیکا بەرامبەر کورد ئەمە زعیم سدیق بەڵێ بەڵام باپیرم لە مەلاکان یەکتە پێشەوە بوو کە ڕەفزی ئەوەی کرد وتی ئەو پەنجەی خۆم ئەبرمەوە من ئیمزای بکەم کە تۆ میلەتی منە کوژیت ئەمانەی کە تۆ قەتڵ عامێکی پێشمەرگەنین بەرامبەریەوە ئەو ئەهلی دەکانی سلێمانین زعیم سدیقیش بەو شێوازە کە هەبوو بەو جەبەروتەی کە هەی بوو احتیرامی مێزەرەکەی گرتە بوو ئەوەی خۆی گەڕاوتی دەمانچەکەی یا بە مێزەکەیە بە هەمان سیارە گەڕانیانەوە کە گەڕانەوە من هەتا ئیسا بیرمە کاگاسۆ لە ماڵەوە وەکو تازەی لێها خەڵق دراوسەکان هەموو کۆبوونەوە کە هاتەوە بە عینە قەمەرە هاتە ماڵەوە هەموو خۆشحاڵیمان و دەموچامان کەوتە پێکەنین و پێشوازیمان لێ کرد ئەو ڕۆژە هەتا ئیسا لە بیرمە هەر بۆ ئەم مەسەلەیە جەنابی مەلا عەبدوڵای پەرخیم دی باوکی دکتۆر فازیل و ئامۆزای دکتۆر ڕەوف ڕەحی میرزا باسی ئەم حادیسەیە کرد کە ئەوژێکێ بۆ لەگەڵیانە بەڵام ئەمە زۆر گەنج بووە وتی من مەلای گەنج مەلا مستەفا ئاوا جوابی زعیم سدیق وەلو من ئەمە بیستە بوو ئێستا بینەرانی بەڕێز لەوانەیە هەندێکیان بزانن زعیم سدیق چییە بەڵام بەڕاستی جێگای سەربەرزیە کە تۆ بتوانی بە تاغوتێکی ئاوا بڵێ نە یعنی ئەمە لە کاتی خۆیان شتێکی ئەجگار گەورە بووە یعنی ئەمە قەزدی سەر بووە ئەمە با بڵێ مل سواندن بووە لە چەقۆ لەو کاتە ئەوە ئاسان نەبووە کاک سەروەر ئێمە ئەمانەوێ باسێکی ئیتر گەنجێتی خۆتمان بۆ بکەین بەڵێ دوای ئەوەی کە چوویتە متەوەستەی سلێمانی وەنی متەوەستەی وەتان بەڵێ کانێسکانیان پێوت و وەتان بەڵێ لە شوێنی ئاسایشی ئیستا شوێنەکەی ئێستا بوو بە شارەکە بەروی کاک مەلا بەختیارکەوێ بۆ ئەوە سانەوی ئێمە متەوەستەی ڕێکخراوە دیموکراتیەکان بەڵێ ئەو کاتی دەورانێکیش زیندان بوو ئێمە هەمومان لەوە بە ساڵ زیندان بووین دەوێت ئەمە وێنەیەکی سەردەمی گەنجێتی بەڵێ ئەو کاراکتەری ئەوە ئەمەیان جەناب بەڵێ قۆناغی سانەوی ئاعدادی سلێمانی ئەوەی کە لەگەڵمایە شەهید حەسەن حەمە ڕەشید ئەمەیە ساڵی 74 کە لێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان بوو ئەو گرتیان ئەوەی بزانم لەگەڵ شەهیدەکان لەیلا قاسم و نەریمانی فواد مەستی و ئەمانە گیرە و 74 بوو ئەو وەختە من بووبووم بە مولازم لە هەولێر بووم بە تەلەڤیزیۆنیش دیم کەەوە ئەمانیان گرت ئەوە بوو ئەم کاک حەسەن شەهید بوو بەڕاستی ینی هاوڕێت بوو لەو بەڵێ هاوڕێم بوو بە یەکەوە بووین هاتە فترەیە مەسئولی حیزبیشم بوو لە هی قوتابیانێکی قوتابیانی کوردستان بڵێ کۆبڵەکانمان لە حەدیقەکە بوو ئەو سیارەی شەیە ئەو سیارەیە ئەوە پێ هاتبوون یەکێ لە برادەرەکانمان ئەوەی بزانم وا بزانم یان حەسەنی ساڵە قیروان کەمالی شێخ ئەحمەدی بایع بوو ئەوان هەیان بوو سیارە پێی هاتین بەڵێ بۆ سەیران وەختە کاک سەرۆ سیارە زۆر کەم بوو بەڵێ ئەوەی زۆر دەوڵەمەند نەبووە بەڕاستی سیارەی نەبوو بەڵێ ڕاستەفەر ژمارەیەکی شێخ ئەحمەد یان کاک حەسەنی عەبدوڵڵا ساڵە قیروان ئیتر هەندێک وێنەی جوان هەنی سەردەمی گەنجەتی جەنابێ حەسەکەم ئەوانە بەسەرماناتیە پڕنەکە ئەمانی چیان بەڵێ ئەوە منم و یەکەمیان لە لای چەپەوە شەهید حەمە ساڵە سامسامە ئەمە منم بەڵێ ئەمەیان جەنابتی بەڵێ ئەمە دکتۆر دلێر
حاج يميني مصري كيسا عميدي كلية دكتور محمد لير مصري بەڵێ ئەوی کە بەڕاستی برادەرمان بوو ناوەکەیم لە بیرسوەتەوە کات دەمێکە نەمدیوە ئەوی کە شەهید حەمە ساڵح سامسام کاتوانم بڵێم یەکەم هاوڕێم بوو لە قۆناغی ئادادی ئەو شەهیدە بەرزە ئەو پیاوە مستەقەف و تێگەیشتووە کە لە خەڵازیە لە زانکۆکەی بەوە شەهید کرا ئەو کە من چوومە بەغاو کولەی قانون ئەمە نەکولی ئاداب قسمی کوردی بەڕاستی زۆر بێ ئەو کاک دلێر و زۆر لە ڕفیقام کاک ئازاد حسێن هونەرمەندی شەهید مۆسیقی ئەمانە هاتنە ئەوێ بەڵام کاک حەمە ساڵح ئەمەوێ وەفای ئەو باسکەم کە من لە بەغا بووم هەمیشە سەردانی ماڵی ئێمەیە کرد بەدایکمی من سەروەرم لێرە هەر شتێکتان وەفایەکی زۆر منە ئاسایی هەبوو کاک حەمە ساڵح ئێمە بەردەوامە بین لەگەڵ بەڕێزی بەڵام ئەمەوێ ناوبڕێک وەربگرێت خۆشەویستان ناوبڕێک و دێنەوە خزمەتتان ئێمە ئێشتا هەر لە با بڵێن دەورانی سانەوی و ئەوانە ئامێنینەوە بۆی بزانین ئەم وێنە جوانە لە بەر مەکتەبی کوێک گیراوە و ئەمانە چێن لەگەڵ تا ئەوە هەموو هاوڕێکانم کەوا پۆلی ئەوەی بزانم شەشی ئامادەیە بووین ئەدەبی یەکەم کەس لەرا ڕاستەوە منم ئەمەیان شەی بەڵێ ئەمەش هەم شەید حەمە ساڵح سامسام سێم کاک حەسەنی عەبەی ساڵح قیروان بەڵێ ئەمیکەیان بەڕاستی زۆر ئەمە حەسەنی نابوو بەڵێ ئەوە کە عەبدوڵڵا ئەوە نەورۆزی مەلا عەلی خوێ ئەوەی بزانم دکتۆر فازیلە ئوستازی جامع ئەوە شەهید ئازاد حسێنە کامیان ئەمەی کە کتێبەکانی بەدەستەوەی بەڵێ ئەوی کەش کاک بەکرا ئەوی کاک دلێری ئەحمە مەجیە ما قبل الأخير أي كاش كاك حماسعية كبوبة أفسري شرطة بله أما أما لكاتك إذن بوين برمكتبي ثانوي سليماني أمادي سليماني بله أو كاتا جنابتان بر أو كوتن لبينجي ثانوي كوتايتان هنا يا لشش لا يا ما شش معنطاوكر يعني لسدمي سواري عام بو شوينا بينج وشش كاتا صالح حفتاوي كتب بله تخرجك بله أم وينيكي بورتريتي جنابته أما هي شو وقتك ئەوە هی هەشتاکانە یعنی لێرا بوو نعفو ئەو کاتەیە کەەوە ئەوەی بزانم کە چوومە کولیە قانون و سیاسە چوویتە کولیە قانون بەڵێ چەند هەبوو ئەو کاتە کە چوویتە کولیە معدلەکەم هەفتاویەک بوو هەفتاویەک و نیو بوو هەفتاویەک و نیو ئەدەبی زۆر بوو کاتە لەوەی بۆیە لە کولی قانون وەرگیرم بەڵێ لە بەغدا بوو ئەو کاتە لە سلێمانیوانە نەبوو کولی ئاداب کرایەوە لێرە وەکو عەرزم کردن ئەو هاوڕێ خۆشەویستانم چوونە کولی ئاداب لەبەر ئەوەی زیاتر بوو ساهلتر بوو لە هەموو ناحەیەکەوە منیش بەڕاستی ئەیڵێ میساژ ئەیڵێم لەم بەرنامە شکۆمەندەی جەناب تا باس بکەم فەزڵی چوونم بۆ بەغاش و چوونە کولی قانونی سیاسەم و قانون و سیاسە قسمی قانون و چوونە کولی عسکەریشم ئەگەڕێتەوە بۆ خاڵی گەورە و بەڕێزم دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول کە ئەو ژوور بە ژوور ئەوراقی تەقدیم کردم و لە ماڵی ئەوان بم نزیکەی 4 مانگ بۆ 6 مانگ نەچوومە داخلی هەتا لە کولی عسکەری وەرگیرم حتا کولی عسکەری کە وەرگیان ئێمە بە لیستی کورد بوو ئەو ساچکە فترەی مفاوەزات بوو لیستی تایبەت ئازاری مێژوویی هەفتا بۆ 74 و من لە قایمی کووردا بووم ئەو داینام کە بە سەرکردەکانی ود بالتحدید بە شەهید دارات وەفیق بەڵێ ئەو کاتە ئەندامێکی ئەو منی دانا دیاری مفاوەزات بەڵێ ئێمە چوینە بەسەر بەرزەوە بەڕاستی وەکو نوێنەری کورد لە کولی عسکەری بەغا بووین لەوێ دەستان بە خوێندن کرد بەڵێ ئەم وێنەیە سەردەمی کۆلێژە ئەوە بەڵێ من لە کولی قانون بووم ئەمە یەکەم کە عینەکەی لە چاوایە دکتۆر بورهان حاج تایری حاج قایری خفافە کەیسا ئوستاز جامعەیە لە کولی زەراعی سلێمانی ئەوەی دووهەمیان ناناسمەوە ڕەنگە هەر عەبرا دەرعەرەبەکان بێ بەڵێ ئەبغا بەڵام سێهەم کە دانیشتوم منم قوربان پێم وا بێت دووەمیان توی لەمانی کە دانیشتون ئەمەیان جەنابتی زەحمەت نەبێ سەیرێکی بکەمەوە بەڵێ قوربان وا دیراسی وێنەکانتم کردووە من لە تۆ باش بەڵێ دەراسە و کردووە بەڵێ تەواوە بەڵێ ئەمە ئیتر جەنابتان 6 مانگ من لە کولی قانون بووم 6 مانگ خوێندم امتحانی ساڵی شما بەڵام چون کار حەزم لە کولی عسکەریە کرد بەڕاستی لە سێ متەوەسڵ من خولیای کولی عسکەری بووم کەوا ئەفسەرم مەدی بەو نەژمەیە و حەزم لێ کرد بەڕاستی هەستێکی نەتەوەی ژەمزانی کە ئەفسەری کورد
یان ئەفسەری عێراقیان ئەفسەر بە شێوەیەکی گشتی لە هەموو عالەمە جیهانە دێنە سەر ئەوە شوێنی خۆی هەیە. ئەمەش هەر وێنەیەکی ئەوە زەمانی لە کولی قانون و سیاسە بووم بەڵێ کۆلێژ ئەوەی تەنیشت ئەوە من لە لای چەپم ئەمەی عینەکە کۆلێژەکە لە ڕاغی بەخاتون بوو لە ڕاغی بەخاتون بڵێ هەر وەک وەزیرە بڵێ بەرامبەر کولی دار و اقتصاد بەڵێ تەواو ئەوەش تەنیشتم کاک نەجیبە هەڵقی کەرکووکن لە دایکیشی لە عایلەی موفتیە ئەوەی کە دانیشتووە کاک مۆفەقی نابوو ئەمی کەش کاک ڕەشیش یەک کاکەیە کە ئیسا تەکێ هەیە لە هەولێر. کاک سەرۆر ئەو کاتە ئێوە دەوڵەت پارەی ئەدانێ کاتی تەلەبایەتی تەلەبایەتی کولی عسکەری بەڵێ نەخێر لە کولی قانون نەبوو ئەی بەشە ناوخۆیی بەشی ناوخۆی هەبوو بەڵام ئەبواە چەند مانگێ داوامان کردە ئەمجا لە بەشی ناوخۆ وەرە گیران من نەگەیشتمەوە کاتێک کەچمە بەشی ناوخۆ لەوە عەرزمکردن لە ماڵی خاڵم بووم لە بەغا بەجێگە و ڕێگەی باش و هاتوو چۆ هەموو شتێکم بەڕاستی هەمووی ئەرکەکە لەسەر خاڵم دکتۆر عیزەدین بوو ئەو وەختە خاڵە فاروقم یعنی لەوایە نەبوو برین کە لە شارا بێت و کەسێکی مختەفی حزبی شوێعی بوو. وێنەکان جوانن بەڕاستی یەک لە یەکی جوانترن ئەم وێنەش با بەسەرمانە تێپڕ نەکە ئەمانی کێن ئەوە یەکەمیان لە لای ڕاستەوە منم ئەوی کەس کاک حەمە سەعیە ئەوی کەس کاک کەمالی شێخ ئەحمە ئەم شوێنەی کوێیە ئەوە هەر عادادی سلێمانیە عادادی سلێمانیە لە ناو ئەم وێنێش وێنەیەکی جوانە ئەم پیاوە بەڕێزە دەستی بەرز کردوتەوە ئەوە مامۆستا نوریشی عارفە مامۆستا نوری عارف سەیرامان کرد بۆ سەرچنار ئەمەیان بەڵێ ئەمەشیان ئەوە منم ئەمەی کەش شەهید کە خنکە گردردونی مەلا عومەرە گردردونی مەلا عومەر برای شەهید بێسوونی مەلا ئەمی لە ڕێ ئەوروپاوی بزانم کەوە بەڵێ خوا لێیان خۆش بێ ئەو کاتە کاک سەروەر بەڕاستی مامۆستا ئەبوو بە چەترێک بۆ تەلەبە یعنی لە هەموو پێداویستەکانی تەلەبەی ئەکۆڵیەوە. ئینجا دوای ئەوەی کە ساڵی 1970 کۆلێژە تاوا کرد بووی بە ئەفسەر بووی بە یەک نەجمە کە پێڵێن ملازمی دووەم ملازم ثانی بە قەولی خۆی ئەم وێنەیە ئەوە ملازمم ساڵی 1970 گیراوە. کاک سەروەر چی شتێک لە تۆ زیایی کرد کاتێک کە ئەو ئەستێرەیە چووە سەرشانێ؟ بەڕاستی ئێمە هەر لە کولیە لە دەرسەکان وانە گرنگەکانی کولیە فێریان کردین بەڵێ تۆ سەبحینە تەخەڕوجەکەی بە ملازم نەجمە زەهەبیەکە ئاڵتونیەکە و لە جوانەکان و کەشخەیەکە نییە کە بەسەر جادەکانە بڕۆی یان ئەمر بکەی بەسەر جوندەکانە تۆ هەڵگری بەرپرسارەتێکی گەورە ئەبی بۆ نیشتیمان تۆ ئەبی بە قائیدی فەسیلێک یان بە فەرماندەی فەسیلێک بەرەو مەرگ تۆ مەسئولەبی لە 36 عائیلە کە تۆ بڕوانە لەبەر ئەوێت تۆ بە قەدەر ئەوە بیت چۆن لە کاتی ئاشتیا مامەڵە ئەەکەی وەل چۆن لە کاتی حربە شەڕەکەی یا هجوومەکەی یان بەرگری ئەەکەی لە خاکەکەت لەگەڵ بەرامبەر دوژمنەکانێ لەبەرەوە بەڕاستی ئەو هەسینەتەوەیە لەمانە دروست بوو لە ڕوتبەی ملازمەوە فعلەن زۆر ناخۆشیشماندی بە غەریبایەتی لە شوێنەکانە لە هەموو جوغرافیە عێراق با بڵین لە باکوورەوە هەتاکو و باشووری عێراق ئێمە کارمان تیا کردووە. باسیکی ئەوەم بۆ بکە کاک فەریق سەروەر بەپێی مێژوو ئەو منەوەرانی کە لە سەردەمانی عوسمانلیە چوونەتە ناو سوپاوە یان با بوون بە ئەفسەر لە ئەستەمۆڵەوە کە گەڕانەوە سەرەتا ئەمە چۆن دەستی پێ کردووە ئەم فکرەیە چۆن هاتووە ئەگەر مێژووی زابطانی کوردێ خوێند بێتەوە بەڕای جەنابە ئەمە چۆنی سەری هەڵاوامە. ئێمە گەرباسی عێراقی ئیسامان بکەین و کوردستانی باشوور مێژووی ئەفسەری کورە گەڕێتەوە بۆ سێ ویلایەتە عوسمانیەکە پێش دروستبوونی عێراق ساڵی 1920 لەبەرەوە ئەفسەری کوردبوونی هەبووە لە جێشی عوسمانیا و خاوەن و هەڵگری زانستێکی بەرز بوون زمانی تورکیان زانیوە زمانی عەربیان زانیوە زمانی ئینگلیزیان زانیوە بێژگە لە زمانی دایک کە زمانی کوردیە لەبەرەوەی چا زۆرن ئەوانەی کەوا وەکو ئەسێرە ئەگەشێنەوە لەسەر ئاسمانی ئەسکەرتارێتی کوردایەتیە با بڵین لەوانە محەممەد ئەمین زەکی تۆفیق بابڵی جەفەر عەسکەری نورەدین مەحموو محەممەد ئەمین زەکی جەلال بابان جەمال بابان حەسەن تەحسین عەسکەری کە ناویان هاتووە و هەروەها بەهادین نووری ئەم سەرانات کێبینیەک بەهادین نووری ئەوەی لە دوایە بوو بە متەسەڕفی لیوا لە سلێمانی ئەوەی کەوا بزانم بەڵێ نورەدین مەحموو بوو بە ڕێوزەرە عێراق نورەدین مەحموو تۆفیقەوە بێ بیژەوە کەوا زۆری شتێکە بەڕاستی جێ هەڵسەنگاندنە ئەوانە هەموو ئەدی بە گەورانی وەکو تۆفیق وهبی کە خاوەنی قەڵەمیشی بەرزی
کوردایەتی بووە و هەروەها محەممەد ئەمین زەکی لەگەڵ ئەم ڕەوشن فکریە ئەبینی لە بواری سەربازی شا پێشکەوتوو بوون لە دروستکردنی جێشی عێراق ئەم دوو ئەفسەرە بەڕێزە لەگەڵ یەکەم کەس کە جەعفەر عەسکەریە و هەروەها شەهید بەکر سدقی توانیان ئەمانە نەسیج یەکەمی جێشی عێراق بن لە پێکاتە گرگەکان بن ئەمە بە گوێرەی ئەو کوردیشن بەڵێ سەرچاوەکانی کە من کۆمێتەوە عەقیدڕکن ئەحمەد زەیدی عەرەبی شیعەیە بازەکاڵێ نەسیجی یەکەمی سوپای عێراق لە برا کوردەکان بوون بەڵێ منەوەر بوون و هەروەها ئەمانە سیاسەتی ئەوسایان بردووە بەڕێوە و توانیوانە مامەڵە بکەن لەگەڵ هەموو بارودۆخێکی سیاسی و کۆمەڵایەتی هەوڵدان بۆ کەیسی کوردیش ئەوانشی کە خوێندویانە لە ئەستەمۆڵ وەکو بڵێ مستەفا پاشای مڵکی ناسا بە نەمرود لەو جۆرە نمونانش کە هاتوونەتەوە ئەوانش دیسانەوە یعنی هەستەنەوە نەتەوایەتیەکە زایدەن ئەو زانستە سەربازیان کە هەیان بۆ وەریانگرتووە بوون بە نەواتێک بۆ ئەوەی کە ببنە پشتگیری شێخی نەمر لە کاتی هاتنی ئینگلیز لە دوای 1970 لە قسەکان تا باسی بەکر سدقیت کرد بۆ تەنیا بەوە دووت شەهید بەکر سدقی بەڕاستی ئەگەر مێژووی بەکر سدقی بخوێنیتەوە ئەو کە قایت فەرقە بۆ لە مەنتەقەی دیاداخەوە ئێمە لەو کاتەیان نەمانتوانین ئاسانین بێ ئەمە نووسینێکی جەنابتە ئەمەیان شەهید بەکر سدقیە ئەمەیان جعفەر العەسکەریە ئەوە نووسراوە لێی بەڵێ ئەمەشیان عەبدوڕەحمان عارفە ئەمە عەبدولسەلامی برایەتی کە پێش ئەو ئەمەشیان عەبدولکەریم قاسمە ئەمانە هەمووی با بڵێن ئەفسەری درەوشاوی سوپای عێراق بەڵام سەر بەکر سدقی حەزەکەم بزانم بۆچی زۆر کوڵ و دڵوتشی بەکر سدقی ئێستاش کەوا مێژووە ئینوسێت و زیاتر سەرچاوەکان ئینگلیزی و ئەڵمانیشە ئینگلیز تۆمەتباریانە کرد کە ئەم هەوڵەدا بۆ خەونە بینێ بە دروستبوونی دەوڵەتێکی کوردیەوە بۆیە بەکر سدقی مۆزەفەکان و ئەفسەرەکان و سەربازە کوردەکانی لە خۆی نزیک کردەوە هەمیشە ئەو خەونە هەیە کەوا مێژوو باسیەکە هەروەها پێوێکی بەڕاستی ئەفسەرێکی زۆر بەتوانا بوو بەڵام بەداخەوە ئەوەی کە من دایمە ئاماژەی بۆکەم کە ئەم کودەتای سەربازی یەکەم لە عێراق ئەم بۆ کردی ساڵی 1936 هات لە مەنسوورێ ویستی بەرەو بەغا بێت و حکومەتەکەشی گۆڕی بەڵێ ڕێوزەرای گۆڕی لە حکومەتی دوای مەلی غازیە توانی یاری لە عهدی پاشایەتیە جعفەر عەسکەری حکومەتی عێراق ناردیکەوە مفاوەزە بکات لەگەڵ بەکر سدقیە بەوەی کەروتیان عەسکەرین و هەردووکیان کوردن بەڵام بەداخەوە بارودۆخە سەربازیەکە وای لێ هات کەوا جعفەر عەسکەری لەوێ بکوژرێت و جعفەر عەسکەری توانی ڕێوزەرا بگۆڕێت ئینقلابەکەی سەرکەوت هەر ئەمە مایەوە جعفەر عەسکەری لە ساڵی یعنی کودەتا بوو کودەتایەکی سەربازی یەکەم کودەتای سەربازی لە عێراق کە کرابێت کە سوپای عێراق ناسنامەی سوپای عێراق سوپای کودەتایە کودەتای دەستا و دەستانی وەزە ساڵات نیە بە شێوەیەکی دیموکراسی کە دیموکراسی لە عێراق نەبوو بەڕاستی ئەو کاتەوە بەڵێ تەنها سەرۆک کۆمار کە هاتە بێک بە شێوەیەکی دیموکراتی بە گوێرەی دەستور جەنابی مام جەلالە کودەتای عەسکەری و تاعین ئەمە واقعەکەی سیاسی و کەس ناتوانێن قوڵی لێ بەڵام ئێمە شانازی پێوەکەین تەمان یەکەم هەڵبژاردننی دیموکراتیە سەرۆک کۆماری عێراق جەنابی مام جەلال کورد بێ وە کێش بێ جەنابی مام جەلال بێ ئێمە دێینە سەر قوڵایی مێژووی سەربازی جەنابێ ئەم وێنەیە ئەوە هەر ساڵەکانی من بەڕاستی 74 لەسەر کۆڕک بووین ئێمە کە کورد بووین نەقلیان کردین کوردەکانیان نەقل کرد دوای ئەوەی ئەفسەر یەکمان کە ناوی ملازم ئەوەل عەبدولسەمەد بەرزنجی خەڵقی هەولێر بوو التحاقی کرد بە هێزی پێشمەرگەوە لە دۆڵی ئاڵانە کوشیان جودیەکانی هەرچی ئەفسەری کورد بوو نەقلیاکردین ئێمە نەقلکردیان بۆ لیوای 19 ئەو وەختە کاک فەریق کەمال ئەوسا عەقید و عەقید کەمال موفتی ئامر لیوامان بوو دوای ئێمە هاتینەوە بۆ فێرقە حەوت تەشکیل کرا لە سێمانی لە فەوجی دیفاع واجبات و موقع سێمانی ئەم وێنەیە ئەو کاتەیە ساڵی 76 بەرەو ئەزمرە ڕووی پیاڵێن مەسیرەی تەحملی وڵاهی کاک سەرۆر ئێمە شتێکمان بیر چوو بە حەزەکەم ئەمەش ببیندێ ئەمە شەهادەکەتە هی کۆلێژی بڕوانامەکەمە هی طبعا من محەممەد سەرۆر ناوەکەم مورەکەبە ئەم محەممە هەموو پێمانەوە تا تەحسین براشە محەممی پێ و بەڵام یاسین پێ سێ دەربێن لێ کردەوە باوکم محەممی لەگەڵ هەموو دانابوو یاسین هەموو بەڵێ زیاتر ئەوە شاهدە یەکەممانە کە لە کولی عسکەری تەخەڕوجمان کرد و لەلایەن ئامر کولیەمان محموود محسن العرس ئیمزا کراوە عدنان ئەحمە عەبدی جەلیل هەیئەی تەدریب و هەروەها ئەحمە حەسەن بەکر ئەو کاتە مهم بوو کۆمار و وەزیری دیفاعیش بوو وەزیری دیفاعیش بوو ئەویش بە ئیمزای کرد یعنی ئەگەر وەزیری دیفاع نەبووە وەکو سەرۆک کۆمار بۆی نەبوو وەزیری دیفاع
بەڵێ ئەمریکا خۆی دائما مرسومی جمهوریە زابط لەکو بەڵام مرسومەکە ئەو ئیمزاگە بەڵام شەهادەکان لە ناو کولیە ئەینێرن بۆ وەزیری دیفاع وەکو چۆن لێرێنێرن بۆ وەزیری پێشمەرگە کولیاتی عسکەری کوردستان بەوە ئیمزایەکە ئەو کاتێک کە لەسەر کوردستان بوو. کۆلێژی سەربازی سەر بە وەزارەتی دیفاع بەتەنیا بەڵێ وەنیا سەر بە خوێندنی باڵانیە لە بەغا و لە شارەکە حتا لە کوردستان کۆڵێجی سەربازی قەڵاتچوالان ناونرا کۆڵێجی سەربازی سێ کە ئەو کاتێ من ئامر کولیە بووم بە ویستی دەوڵەتی عێراق و هەموو حولەفا و وەفدێکی گەورەی ئەمریکیەکان و بەریتانەکان و ناتۆ هاتن بۆ کولیە من ئامر کولیە بووم لەگەڵ وەفدێکی عێراق کە ویستیان کولیە بخەنە سەر عێراق و هەر من خۆم سەرکردایەتی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان ماگادار کردەوە شخصی جەنابی مام جەلال ئەوانش پیان باش بوو. بەڵێ ئەمجا ڕێزەرەکانی جێش کاک بابەکر زێباری معاونەکانی و هەروها وەزیری دیفاعی پاشتر هات ئەمە کەیسا وەزیری دیفاع بالوەکالە سعد دلەمی هەموو سەردانی کولیان کرد بەرەبەر ئەوەی معجب بوون بەڕاستی ئەیڵێم بە ئەدایی بە زۆر ئیسا شانازی بەو کولیەوەکەم کە ئەو کاتەی کاگلیوە حەمید حاجی ئەحەڕەج ئامر کولیە بوو پێش من دوای ئەو من ئامر کولیە بووم بەو پارە کەمەی کە تەخسیس کرابوو بۆمان ئێمە زۆر ناجح بوون لە بواری تدریبە لە بواری زەبتە لە مابوادی ئەو مادانە کەوا لە دەرس و هەروەها لە مەشقا بە خوێنکاران ئەوترا بەڵام نهێنی با بڵێن نهێنی سەرکەوتوی ئێمە بەڕاستی مهندسی یەکەمی کولیە جەنابی مام جەلال بوو کە زۆر کولیەکەی خۆشەویست دەدایمە پشتگیریە کردین ئەمەشی تر وێنەیەکی تری بەڵێ ئەمەش نەقیب بووم ئەمە لە هین گرتومە لە بارودخانەیان پێویست لە خوارە و لە تاسوجە ئەمەش هەر وێنەیەکی ترە ئەوە بەڵێ لە سەر و سۆلاف سەری ئامێدی لەوێ بووم فترێ ساڵی هەشتاوێک ئەمە جەناب ئەفسەرێکی بەڵێ ئەوە عێراقی پیاوێکی ڕۆژانە هاتن لە ئامێدی و شتیانە هێنا بۆ دەکانی خۆیان ئەو ڕسمە لەگەڵاگر لە ڕێگا ئەمە وێنەیەکی ترە هەر حەزەکەمێنانە ببینێت بەڕاستەری ئامێدیە بەڕاستیەوەش عینەپان لە چاوکە لە بەر بەفرەکە ئەوە ئامرسری چوار بووم لێرە دەرەجەکە چییە پلەکە چییە نەقیبم نەقیبی سیانەجمە خۆی کە هەر خوێندکارێک لە کۆلێژکە دەرەچێ دەبێتە ملازمی دوو یەکەم ملازم دو 3 ساڵە مێنێتەوە بە ملازمی یەک نەجمە دوو ئەمجا بێ بە ملازمەوەی 3 ساڵ ئەمجا ئەبێ بە نەقیب بۆ ڕای 4 ساڵە ڕاید و مقدم و عقید بۆ پلەی سەروتر 4 ساڵە بەڵام ئیسا عەمید کراوە بە 6 ساڵ زەمانی ئەمە 4 بوو لیوا و فەریقی 6 ساڵە ئەوانش بینەکانیان مودەی ئەزاری پێڵێن بەڵێ 6 ساڵ بێ لە نێوان ڕوتبە ڕوتبەیەکە بەڵێ ئێستا جەنابێ پلەکەت فەریقە بەڵێ چەند ساڵە فەریقی لە 2002 من فەریقە باشە کاتە تۆکەی ئەبی بە فەریق ئەوەل من ئەگەر ئەمە لای خۆیە کە خەسمت بێنەوە لە میلاکە بێت لە 2016 کانونی دووەمی 2016 جەنابتانە بڵێ ئەیتەرەوە بە گوێرەی ظروفی ئەو کاتە بەڵێ ئەنجا بابینە سەر سەردەمانێک کە تۆ لێ زابط بووی بەڵام من شتێکم خوێندۆتەوە کە لە کتێبی ڕۆژمێری پێشمەرگەیەک کاک حەمی حاجی مەحموود بەڵێ لە لاپەڕێک لە لاپەڕەکانیە باسی ئەوە کە ویستویانە نەخشەی خۆپیشاندان لە سلێمانی لە ماڵی ئێوە لە ماڵی کاک تەحسین تۆ پیاوێکی سەربازی عێراقی بەڵێ ئاگاد لەو مۆزوع عەش بوو ئەوە چۆنیە بەڵێ ئەگەر بۆ باس بەڕاستیەوەی جێگەی شانازیم بێ بۆ ئەمڕۆ دوێنێ خۆم من هەر لەو کاتەوە فسەر بووم ساڵی 75 تەحسین قادری برام لە ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان بوو ئەمزانی زۆرە هەڤاڵانەی کە هاتن شەهید بوون لەوانە ئارامی مەلاکەریمی هەڵەبجە کە ڕەمی کرا لەوانە هاوڕێ عەلی خۆی کە لە ئەمنە سوورەکە ئەم گیرا بوو انتیزاری تەحسینی ئەکرێت لەوێ شەهید کرا لەوانە وەستا حەسەن کە ئیسا تەمەند درێژ بێ لەوانەی کە ئەم بینین خالد ڕەزا کاک ئاسۆ محەممەد وهبی کاک ئاکۆ و هەروەها چەندین مامۆسا مەحموو خەڵقانی کە لە مەڵبەندی ڕێخسی ئیسلێمانی ئەم دین لە 75 دوای ئەوە هاتوێ ماڵی ئێمەیانە کرد زیاتر ماڵی خۆمان کەم لەگەڵ هێشتاژن منێ نابوو دوای ئەوەش کە من دوای هەشتاوێک ژنم هێنا و خانووی کەمان هەبوو بەڕاستی ماڵی ئێمە دائیمەن لانەی کۆبوونەوەی پێشمەرگایەتی ناوشار بەڵێ ئەو ڕێخستنەکانی شانە چەکدارەکانی شاڵاو بوو لە برەوەی تەحسین و سەرداری براشم
لە هەمان ڕێخستنابوون لە کۆمەڵە و یەکێتی نیشتمانی کوردستان شەوێ لەو شەوانە کە تهدید کراوە دەی لەسەر 11/5/1984 بەڵێ ژووری هۆڵەکەم کردەوە لە ماڵی چوون بۆ ماڵی دایکم من ئەوەختە من سەیرم کرد کۆبنەوەیکی گەورەیە لە هۆڵەکە تەحسین و سەردار دانیشتون و ئەوانی کە دەموچاویانم زۆر من نەناسی بەڕاستی دیم هەندێک لە نزیکەکان جیلی تۆش نەبوون زانیم وتمامە مەسەلەکە ئیشی خۆیانەوە کۆبوونەوە دەرگاکەم داخستەوە جا ئەم راپۆرتە هەر لە برایانی حسکەوی ئەوسا چۆ بۆ جەنابی کاکە حەمەی حاجی مەحموو بەڵێ ئەوە بۆ بەیانی هەزارەها خوێنکار ڕژانە سەر چادەکان و بالتحدید جەمالی حەمەی خواکەرەم ئەڵێ دەیان سێ خوڕی ئەمنی سێمانی لە سەربانەکان خسە خوارەوە ئەو نەخشە کێشە لە ماڵی ئێمە بوو کە ڕۆژی دوایی دەستی پێکرد ئێمە جارێ ماومانە لەگەڵ جەنابێ بەڵام بە ناوبڕێکی تریش وەربگرێ خۆشەویستان ناوبڕێکی تر و دێنەوە خزمەتتان کاک فەریق سەروەر شێخ قادر بەرزنجی لەناو ئەلبومی بەڕێستە ئەم پیاوەمان بینی ئەوە خوا لێ خۆش بوو خەزوورمە کاومەری حاجی عەبدوڵای پێنجوێنی خەزوورتە خەڵکی پێنجوێنە بەڵێ ئەویش بازرگان بوو لە بازاڕی ئاری وێنەیەک هەیە ئەم وێنەیە ئەمانەشیان بەڵێ ئەوەش خێزانمە کامیان ئەمەیان بەڵێ ئەوی کەش هاوڕێتی نازانم چێ ئەم شوێنە کوێیە وەڵاهی شوێنەکەش بەڕاستیەوە لەوە چێ لە سەیران بوو بن لە سەیران بڵێ ئەی بۆ پێنجوێن نەبێ مادام ئەوان ئەشبێت وەنیە بەڵێ بەو شاخانەی پشتیانەوە بەڵێ تەسەورەکەم ئەوە بەڕاستی سروەخان چکارەیە خۆی بێت خریجی مەحەدی ئیدارەیە ئەو فەرمانبەر بوو لە دایرەی تۆڕقی سێمانی من توانیم نەقلی بکەم بۆ تعلیم بەڕاستی ئێستا لە سانەوی بڵند لە خوارماڵی خۆمانەوە لەوێ مامۆستایە ئێستا شەر مامۆستایە هەردەمێکە بەڵێ ئێمە ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ نێرین زۆر سپاس ژنێکی بەڕاستی زۆر میوان نەوازە ئەمە وێنەیەکی پێچێ دایکێ بێ بەڵێحمەد بێ لەگەڵ سروەخانە پەیوەندی ئەو دوانە چۆن بوو کاک زۆر باش بوو من یەکێ لە شانازیەکانم کە منی ساسپاسی ئەو سروەکەم و دایکی مناڵەکانم لەگەڵ دایکمە زۆر پەیوەندێکی باشیانە بۆ خزمەتی دایکم یەکرد هەر ئەوەش ئیسا براکانم تەنانەت کاک فاروقی خاڵیشم زۆر ڕێزی هەیە بۆی لەسەر ئەو پەیوەندیە باشەی کە لەگەڵ دایکم دائیمە خوشکەکەیە سروە ڕازی بوو ئەم وێنێژ وێنەیەکی جوانە ئەمە جەنابتی لەگەڵ بەڵێ سروەخانە ئەو مناڵی چێ ئەوە پەرێزی کچمە پەرێزە بەڵێ پەرێز ئێستا لەکوێ هێشتا ئیسا شووی کردووە و مناڵێکی هەیە کوڕەکەی ئێستا 3 ساڵە 4 ساڵە ناوی ئەحمەدە خوالی نەسێنێ سەلام ئەوی کولی علومی تاواکرۆ بایۆلۆژی و ئیسا مۆزەفەیە ئەم وێنێژ وێنەیەکی ناوازەیە ئەوە دایکی و ڕەحمەتیمە پەرێزە کە تازە لە دایک بووە یعنی ئەمە یەکەمنەوەی دایک یەکەمنەوەی کە بڵێن کوڕەزاکانی یاکچەزاکانی دایکم ئەوە بەڵێ پەرێزە ئەتنەوەی ئەو یەکەم ئەوە بۆیە هەر ئەویش ناوی ناپەرێز بەڵێ پەرێز واتە ئەو ئەرزەیکەوە ئەچێنرێت و بەکس دوایی ئەوەی کە ئەمێنێتەوە پەرێزی پێڵەن ئەڵێن زەویەکە پەرێزە بەڵێ بەڵێ ئەمە ژوێنەیەکی ترە هەر جەنابتی بەڵێ ئەوەش لە بەغا هاتینەوە لە قەرانجی لاماناو بۆ ئیسراحەت من و پەرێز و دایکێتی وەڵا کاک سەروەر من بەڕاستی شایەتی ئەوەت بۆیەم کە لەوە ئەچێ بینیان خۆش بوو بێ ئەم دوانە بەڵێ لە زۆر وێنەیە دایکم بەڕاستی دایکەی لەگەڵ ئەم وێنێ ژوێنەیەکی جوانە حەزەکەم باسێکی ئەم وێنێشمان بۆ بکەین ئەوە لە بەغا بووین بەڕاستی من و سروە لە ماڵی خاڵی گەورەم دکتۆر عیزەدین ئەوە یەکەم دانیشتۆ یارە دکتۆرەی ئێستا لە شاری پزیشکی فاروق دکتۆرەی چاوە ئەخسائیە بەڵێ ئەوە دکتۆر عیزەدینی خاڵمە ئەوەش ڕازە لە تەنیشتیەوە ئەوە ئەوش مهندسەی سا لە ئەمریکایە ئەوەش منم و ئەوەش داکی وەرزێرە داکی کاکە وەرزێرە ئەم ئۆتۆمبیلە بەڵێ سۆپەری 82 بەڵێ ئەمە هەردووکیان ئەو وێنەیە بەڵێ ڕازە فەرموو ساڵی 1982
وەرمانگرت وەرتان گرتووە بەڵێ باشە وەکو زابتێکی عێراقی ئەو کاتە وەرەگرتووە بەڵێ ئەی نهێنی ئەوە چییە من پێرێک کە هاتم بۆ ماڵتان هەمان سیارە لە ماڵی ئەو بوو بەڕاستی ئێمە هەتا 2006 ئەو سیارێ مابوو 32 ساڵە بۆیە بەڵێ هەتا 2006 مابوو حەزم ناکرد بیفرۆشین بەڵام من لە بەغا بووم کارەکەم لە بەغایە وەرزێری کوڕم تەلەفۆنی وتی وڵا بابە سیارەکەم فرۆشت باش ئەو وەختە سوڵتانی ماڵی تر کوڕە گەورەیە بەڵێ بەڵام لەم ئەم ساڵە بدایەتی ئەم ساڵ چوو کڕێەوە لەو کەسی کە پێی فرۆشت بوو دۆزیەوە سڵتە پیان و دەسیارەکەمان دیوە لێ کڕێەوە و تعمیرێکی باسیانەیەکی باشی کردو ئەڵێ لەبەرەوە ئێمە بەم سیارەیە گەورە بووین حەزەکەم بە هەرمانێ بۆیە بینی لە ماڵەوە بەڵێ سەماوە هەرماوە بۆ جارێکی بەعلم سیارێک کەشمان الحەمدولله هەیە وڵای یادگارێکی جوانە بەڕاستی تیبا بمێنێ کاتە ئەم پیاوە فرۆشتی یەکەم جار ئەوە منم و وەرزێری کوڕمە ئەم فرۆشتی بەڵێ تۆ بلێ لە شاڵانی لەوە کڕیبێ باوەڕ ناکەم باوەڕ ناکەم باشە ماڵی خۆمانەوە بەڵێ ئەم وێنەیە شوێنێکی جوانە بەڕاستی ئەوەش ماڵی دایکم کە ماڵی خۆمان پێش ئەوە دایکم ڕەحمەتیمە ئەوەش تەحسینی برامەوە دڵسۆزی خوشکمەوە ئەوە کە پاڵکە و خۆمم لە باخەکەی ماڵی خۆمانە دایکم باش اینجا بابینە فەتری هاتنێ بۆ سلێمانی و اینجا بۆ کۆلێژ با بڵین کۆلێژی سەربازی لێرە هەندێک وێنەی جوان هەنی ئەو سەردەمە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن ئەمە جارێ ئەمە یەکەم ئەم وێنەیە با ببین لێ حەزەڵێ ئەوە دایرەکەم دانیشتوم ئەو کاتە پلەی سەربازی لیوا بووم فەرماندەی کۆلێژی سەربازی قەڵاچوالان بووم لە ساڵی 1970ەوە من فەرماندەی کۆلێژ و مەتاک و 2006 9 ساڵ و نیو ئەمەش هەری ئەو کاتەیە ئەوەژە وەختێمە تەخەڕوجە ئەوە فەریق کاک فەریق کەمال موفتیە ئەو وەختە وەزیری پێشمەرگە بوو ئەمە دەورەی پێشمەرگەن دەورەی فەرماندەیی کاتی تەخەڕوجە جایزەکان تەوزیعەکان لەوێ ئەمەش بەڵێ هەر ئەوەیە بەڕەحمەت بێ کاک جەبار فەرمان بوو و جەنابی کاک وەسرەتە کاک کەمال موفتی و من و ئەوانێکە میوانەکان ئەمەش ئاهەنگی تەخەڕوجی دەورەکانە باش ئەمە شوێنێکی جەناب ئەمەش بەڵێ جەنابی مام جەلال هەر ئامر کولیە بووم ساڵی 1970 جەنابی مام جەلال بیرەمیە بەیانێکیان زوو هات بۆ کولیە دوای وتی بۆ مەسلەی دەورەکان بچینە لای خۆم لە مەکتەبی سیاسی قەڵاچوالانە گرتومانە کە چوین وێنەیەک هەیە لە ناو وێنەکانە خەڵات دابەشەکەن بەڵێ دیارە ئەو خەڵاتانە هی خوێنکارەکان بەڵێ بەس باوەڕ ناکەم پیاوێکی ئاوا جامانە بەسەری بەڵێ لەو تەمەنەیە باوەڕ ناکەم خەڵات هۆی چییە ئەوە کوڕێکی تەلەبە بوو شەهید بوو لە تەدریبە بە ناوی ئاراس ئێمە بیرمان کردەوە کەوە ڕوتمەشمان نایە بە کوڕەکەی وەکو فەخری و مەعایشی بۆ بڕایەوە و هەروەها ئەو خەڵاتەشم دا بە باوکی ئەو شەهیدە کە حاضر بوو لە قاعی کولیە بەداخەوە بەڵێ بەداخەوە پێم خۆش نەبوو ئەوە بەڕاستی ئەم وێنەیە وێنەیەکی جوانە ئەمە پێم وانییە ئەم ئەفسەرە بەڵێ عێراقی یان کورد بەڵێەوە ئیتالیا ئێمە دەورەیەکمان بوو لە معهد دراسات الدفاع العليا بۆ قیاداتی عولیای جێشی عێراقی فەریق لە ڕۆما ئەو جەنەراڵە ڕۆما ئیتالیا دەرسی پێوتین ئیتر ئێمەش بەڕاستی پەیوەندی خۆش برایدیمان پێیاکرد لەگەڵیانە ئەو ڕێوێنەماکرد لە شوێنی قاعی دەرسەکەمان لەناو ئەو معهەدەیە ئەمەش هەر وێنەیەکی ئەو سەردەمەیە بەڵێ ئەوە زیارەتی مەدرسەیەکمان کرد ئەو دوو ئەفسەرە بە عەسکەریەوە هەر ئیتالین ئەمەی ئەملاش لیوا ڕوکنە کە بەجلی مەدەنی لە تریش ئەسکەوە زابتی جێشی عێراقیە ئەمە لێرا وێنەیەکی ترە دیارە عێراق نییە ئەمەش لەگەڵ یەکێک لە هەلیکۆپتەرە بزانە ئەمەش مەدرسەیەکی جەوی بوو سەردانمان کرد ئێمە لەو دەورەیە بۆ هەموو موسساتی تەدریبیانە بردین یەکێ لەوانە ئەوەش بوو سەردانمان کرد و ئەو وێنە ئێمە لە ساحەکەیان تەبەن چەندە فڕۆکەی لێە وێنەوەمان گرت ئەمەش هەر وێنەیەکی ڕۆژگاری ئەمە تەخەڕوجی کولیە بەڵێ بەڕاستی وێنەکانێ هەمووی وێنەی جوان جوانن ئەمەش وێنەیەکی ترە بەڵێ ئەمەش هەر ئەوە ئەو دوانە مەدەنیەکە بەڕاستی ناناسەوە ئەوی کە فەری ڕۆکن جاسمی ناوە مدیری تەدریبی عەسکەری بوو لە بەغاوە هاتبوو ئەو وەختێک کە ئێمە چوینە سەر وەزارەتی پەیوەندیمان کرد وەزارەتی دیفاع عێراقیەوە تەخەڕوجی دەورەتەکەمە ئەوە من و ئەیکەش عەمیدەکە کە لای خۆمان بوو لە کولیە عەمید کامل ئەمە شەری ئەو ڕۆژگارانە ئەمە شەر تەخەڕوجە بەڵێ کاک سەروەر پرسیارێکم لەلا دروست بوو وەڵا حەزەکەم بەڵێ ئێوە ئەوانەی کە سەردانیانەکردن بۆ کۆلێژەکەتان کۆلێژی سەربازی بەڵێ ئەبوایە ئەمەش هەر وێنەیەکی ترە بەڵێ
ئەبواە هەر خەڵکی سەربازی سەردانیان کردنا نعم شەر نەبووە ئێمە طبعا لە ئەهاتن بە گوێرەی ئەو ڕێوەڕسمی کە دانراوە بۆیان لە ئەوامری سابتیە هەیە هەر مڕاجع هاتبێت بە کولیان بۆ لای خۆم یان نەگەراتوو بۆ لای تەلەبە هاتۆ بۆ لای من مەڕ ئیشێکی بوو بێ مشکلەیەکی بوو بێ ویسێتی ئیجازە بۆ تەلەوە لە ئیجازە نەبووی تەلەبە نادرن بەڵام هەمووی هاتوون ئێمە پێشوازیمان لێکڕۆن بەڵام لە تەخەڕوج و ئاهەنگی تەخەڕوجا ئەوە هەموو کەس و کاری خوێندکارەکانان حاضر بوون ئامادە بوون ئەی وا ڕێکەوتووە هونەرمەندان سەردانتان سەردانیا کردوین بەڵێ چەندەها جار جەنابە سەردانی کولیۆ کردووە من عفوو کە بە هونەرمەند حتا کاک مەسەری خالقی سەردانی کردم ڕسمەکە شێ واگەربی دۆزینەوە ئەوە تا کاک مەسەری خالقیە هات بۆ کولیە و لای من دەعۆت بوونیەوە ڕۆ هەموو قەعەکانیش گەڕاین و ئەوانەی پشتەوە هەموو خوێندکارانی پێشمەرگەن و لەگەڵ برادێکی خۆی کە سامان خەفافە برای دکتۆر بورهان ئەم وێنەیە چێ ئەوە دایرەکەی خۆمە ئەوە زرین کوڕی خاڵە فاروقمە بە میوانە بەڵێ مهندسی ئاسیاسیەت کەواتە هەر هین نەهاتوە هەر هونەرمەند نهاتووە بەڵێ هەموو هاتوون بەڵێ ئەمەش وێنەیەکی تۆیە ئەوە شەر لە ئاهەنگەکە داوەتی ماڵەوەم کردووە ڕاستی ئەوانی شاتن ئەوە خۆم و دایکی وەرزێرین ئەمەش هەر وێنەیەکی بەڵێ من و دایکی وەرزێر و پەرێز ماڵی خۆم من ئەمەوێ ئەوە پێ بڵم کە زۆر بەداخم بەڕاستی لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم تەواو بوو لەگەڵ خەڵکی وەکو جەناب تاپیا و نازانێ بەڕاستی زۆر زوو وەختەکە ڕوە توانای ئەومانەیە هەندێک وێنەی تر ئەمەش خۆمانین دایکی وەرزێر من و ئەحمەدی کچەزام ئەحمەد بەڵێ ئەوەش پەرێز و ئەوەش هومامی زاوامە لەگەڵ ئەوش مهندسە لێرەیە ئەمەش وێنەیەکی ترە ئەمەشە سەیران بوون بەڵێ هومامە پەرێزە تەحسینە یاسینە منم سوهامی ژنی یاسینی برامە و ماڵی خۆمان و ئەحمە و وەرزێر و ڕاستی یاسین ئەمەش کاکە ئەوە کاکە وەرزێر و ئەحمەدە من ئەمەوێ وێنەیەکی تری جەناب بکەین بە دوای وێنەی ئەم بەرنمەیە هەرچەنە تەمەناکەم لە لای خوا کە ئەمە لە ژیانی تایبەتی خۆتا دواوێنە نەبێ چەندین و چەندین وێنە بگری و ببی بەداری هەزار ڕیشە بۆ مناڵەکانێ پێم خۆشە ئەم وێنەیە بکەین بە دواوێنە بەڵێ ئەوە ڕائید بووم لە خوار و عێراق وەختە لەوێ تەلەفۆنەکەم ئەو وێنەیە گیراوە ئەمە ئەکەین بە دواوێنە باشە بەڵێ ئەمە ئەکەین بە دواوێنی ئەم بەرنمەیە ئەم پیاوەکێ ئەوەش ئەحمەدی کچە زامە کوڕی فەریێزە کە ئێستا 4 ساڵ تەمەنیەتی لەم ڕۆژانە عید میلادمان بۆ کرد درێژ بێ لەگەڵ مناڵی هەموو ئینشاءڵڵا فەریق سەروەر قادر عەلی ئێمە زۆر هیلاکمان کردی زۆر سوپاس دەکەین کە ئەو هەموو کاتێ بە ئێمە بەخشی چ شتێکی تر هەیە بتوێ باسی بکەین وەڵام من سوپاسی جەناب دەکەم وەسپاسی ئەم کەناڵە بەڕێزایەکەم کە من لە ساڵانێکی زووەوە دەنگی ئێمە لە کولی عسکەری و دەنگی خۆمانی گەیاندۆ بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و شارە خۆشەویستەکەمان و هەموو کوردستان و ئەمە نوێنیم بە نیسبەت ئەم قەناتەوە دەمێکە من هاتوۆتانەکەم الحەمدولله ئینشەڵڵا هەر ڕەوشەن و پرشنگدار بێت و لەگەڵ قەناتەکانی کوردستانی خۆمانە ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ ئێوە جارێکی کە و کەمیۆنان و گەیانە ئەم شاشە پیرۆزە و خەڵقانی بینن سپاس کاگەسەوە خۆشەویستانم تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ